هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی کەوتونەتە بنبەستی ڕێگاکە. ئەگەر تا ئێستا بە هەر پاساوێ خۆیان ڕزگار کردبێت، ئێستا ئیدی بژاردەکان تەنها یەک دانەیە، ئەویش ڕادەستکردنی داهاتی نەوت و ناوخۆ لە بەرامبەر موچە. شارەزایان دەڵێن ئەگەر ئەوە نەکات هەرێمی کوردستان بەرەو چارەنووسێکی نادیار دەبن. نەبوونی هەرێمی کوردستان بەڕاستی قمارکردنە بە قوتی خەڵک، بە ژیانی خەڵک، بە ئاسایشی نیشتیمانی لە هەرێمی کوردستان و عێراق، بۆیە هەرێم مجازەفەیەکی گەورەیەکە. دوجاریش بەرپرسە سیاسیەکان باجی ئەو سەرکەشیە دەن کە خەڵکیان کردووەتە خستوەتە ناڕەحەتی و ناهەمواری و نالەباریەوە. خەڵک ئێستا لە قەلەقی و دڵڕاوکیەکی زۆر خەتەرناکاژی کە ئایا هەرێم ئەم بەرپرسانی سیاسی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەم هەرێمە بەرەو چه ئاقارێکە بن، بەرەو ئەوەیە بن بە تەواوی لە برسا بمرێ خەڵکەکەی و ئەوان لە سەرمایەکەیان زیاتر بکە، بە تەمان ئەوەیەکەوە شەڕێکی ناوخۆیی لە مەنطقە دروست بێ، بە تەمای ئەوەن کەوە ئەو نەختە عەلاقەیە کە هەبووە لە نێوان هەرێم و بەغدا ئەوەش بپچڕن، بۆیە ئەوەی کە هەرێمێکە یاریکردنە بە ئاگر بەڕاستی. کورد دەڵێ دەست بازاڕی شێواوی دەوێ. دەسەڵاتدارانی هەرێمیش وایان زانی دۆخی عێراق خراپە و فەرشی سووریان بۆ ڕاخراوە خۆیان دەبن بە خاوەنی هەموو بڕیارەکان، بەڵام وا دەرنەچوو. ئەگەر پابند نەبێ وا نەکردە لەوە چی ئەوەی کە تا ئێستا بەدەست هاتووە دوای ئەو هەموو خەبات و قوربان و خوێن و ئەنفال و کیمیابارانە ئەوەش کە ماوە ئەوەش لەدەست بچێ. قسەی ئەومان نییە ینی جەنگی جیهانی سێم ڕوو بدات و دنیا بەسەریەکا بە تەواوی تێک بچێ و بشێوێ و هەلومەرجێک بێتە پێشەوە کوردستان لە بڵین لە عێراق جیا بێتەوە، بەڵام ئەو کاتا بە دڵنیاییەوە ئەم دەسەڵاتە نابێ، ئەو ئەم دەسەڵاتەش لەگەڵ ئەو گۆڕانکاریە ئەڕوا و لە گۆڕانرێ و کۆتایی پێدێ. جگەلەوە هیچ چارەسەرێکی تر نییە، ئەوەیە باشترین چارەسەرەوەیە کە هەرێم لەگەڵ بەغدایە ڕێ بکەوێ. لە دەڕۆژی یەکەمی مانگی حەوت داین و هێشتا موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەی مانگی 5 وەرنەگرتووە و هیچ هەواڵێکی دروستیش لە چارەنووسی ئەو موچەیە و موچەی مانگی 6 نییە. دەسەڵاتدارانی هەرێمیش وەک بڵێ بژاردەی زۆریان لە بەردەستا یاری بەکات دەکەن و نە لە داهاتی بەردەستی خۆشیان موچە دەدەن، نە لەگەڵ حکومەتی فیدراڵیش ڕێک دەکەون. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.